بڕگەی چوارەم لە دیدڕونیەکەمان ئەوەیە کە خوای گەورە بە پێی قەدەری خۆی کافران بەسەر مسلمانان نەزاڵەکە. ئەمە قەدەریە نەک فەرمانی شەرعی. خوای گەورە فەرمان بە کافران نادا مسلمان بکوژن، فەرمان بە کافر نادا کوفر و بێدین و خراپەکاری بکەن. خوای گەورە فەرمان بە فەساد و خراپەکاری نادا. بەڵام قەدەری خوای پەروەردگار وایە کە ڕێگادا ئەمانە بەدەسەڵات ببن و بێنە سەر حکم و مسلمانان بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە، چونکە خوای گەورە هیچ کاتێک پێغەمبەرێکی خۆی وا ڕانەسپاردووە کە دژایەتی مسلمانان بکە، بەڵکو فەرمانیان پێداون کە خوا بناسن، بیپەرستن، پەیامەکەی لە پێغەمبەرانەوە عەلەیهیم السەلام وەربگرن، جێبەجێ بکەن. بۆیە زاڵبوونی کافران بەسەر مسلمانانە ویستێکی قەزا و قەدەریانەی خوای گەورەیە، بەڵام زاڵبوونی مسلمانان بەسەر کافرانە و گرتنە دەسەڵات فەرمانێکی شەرعیانەی خوای گەورەیە. خوای گەورە فەرمانی بەمەداوە، چونکە ئەمە فەرزێتی ئیستخلافەکە دێنێتە پێش و ئەمەش هەر لەگەڵ قەدەری خوای گەورە یەکە گرنەوە، یعنی هەردووکیان هەر ئەم لە ئەسڵا ئەمرە قەدەری خوای یەکەن، بەڵام ئەویان بۆ تاقیکردنەوەی هەمولایەکیان بەم شێوە ئیرادەی وا بووە لە میتریشیانە فەرزی کردووە لەسەر ئینسانی مسلمان و شوێنکەوتوی پێغەمبەران کە ئەبێ ڕەنج بدەن و هەوڵ بدەن هەتاکو و سەرۆرەتی شەرع ئەهێنە پێشەوە و حاکمیەتی دینی خوای گەورە ئەسەلمێن و ئەچەسپێن. بۆیە خوای پەروەردگار هەر لە سەرەتاشەوە بۆ هەر پێغەمبەرێک دوژمنی داناوە. خوای گەورە فەرمێ وەکەذالک جعلنا لكل نبي عدوا من المجرمين. هەر ئاوا دوژمنمان بۆ هەموو پێغەمبەرێک لەناو تاوانبارانە لەناو مجریم و جنایەتکارانە دروست کردووە. هەروەها فەرمێ وەکەذالک جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن. هەر ئاوا دوژمنمان بۆ هەموو پێغەمبەرێک لەناو مرۆڤ و جنۆکەکانە دروست کردووە. یانە فەرمێ وكذلك جعلنا في كل قرية أكابر مجرميها ليمكروا فيها. هەر ئاوا لە هەموو شوێنەکە ڕێماندا بە تاوانبارە گەورەکان بکەونە تاوان و فێڵکاری و چەواشەکردن. ئەلم جعلە کە لەم سێ ئاەتەیە هەیە وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن وكذلك جعلنا في كل قرية أكابر مجرميها ليمكروا فيها. جعل لە هەر سێ ئاەتەکەیە دروستکردنی قەدەریە.